لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەیە هەشتا و حەوت لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم أم تريدون أن تسألوا رسولكم كما سئل موسى من قبل ومن يتبدل الكفر بالإيمان فقد ضل سواء السبيل. بەڵێ خۆشەویستان و کولەوانەی ڕابردووش لە خزمەت ئەوەتەدا بووین کە خوای گەورە ئەو خیتابە تەوجیهی ئیمانداران و ئەهلی کتاب دەکا کە دەفەرمی ئایا دەتانەوێت پرسیار لە پێغەمبەرەکەتان بکەن کە ڕەسوول الله محەممەد الموستەفا صلی الله علیه وسلم هەر وەکو پرسیار لە موسا کرا پێشتری عەلەیهی سڵات وسەلام کەواتە هەردووچیان نەهی کران لەوەی کەوە وەکو گوتمان پرسیاری تەعەنوت و ئیعتیراض واتە پرسیارێکەوە مەشەقەتی تێدا بێ لە بۆ خۆی یان لە بۆ مقابلەکەی و هەروە پرسیاری ئیعتیراض وەکو نمونەشمان لۆ هیناوە کە پێشترێش پرسیار لە موسا کرا کە کاتێک کە بە تایبەتی جوولەکان ئەرینە اللهە جەهرە و چەندین پرسیاری کە لە هاوشێوەی ئەوە ئیتر خوای گەورە دەفەرمی ئەو پرسیارانە مەکەن کەوا نیشانەی ئیعتیرازگرتنە لە دینی خوا سوبحانه وتعالى بەڵام ئەوەی تریان وەکو گوتمان بە مەبەستی فێربوونی دینی خوا بە مەبەستی جێبەجێکردنی ئەحکامەکان حاڵی بوون لە ئەحکامەکان ئەوە بە هیچ شێوەیەک نەهی لێ نەکرایە بە تایبەتی لە دوای دابەزینی وحی بە تایبەتی لە دوای قەطعی وحی کە گوتمان لە کاتی زەمەنی وحیش کاتێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم وحی لۆ دادەبەزی لەوانەیە هەندێک پرسیار هەبوو ئەگەر بیان کردبایە ئەوە زیاتر مەشەقەت لەسەر ئوممەت دروست دەبوو ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرموو ذەرونی ما تەرەکتوکم واز بینن لەوەی کە بخۆم باسم نەکردە بەنگۆ وەش باس پرسیارم لێ مەکەن لەو شتانە ئیتر ئەو هەندە بەسە کە ئەمن لە بۆتان باز دەکەم لەبەرەوەی لە کاتی إن تسألوا عنها حين ينزل الوحي تبدى لكم كواتا براستي وكل سورة المائدة باز لو آتان دكاتن كواتا أجر هندي شتى برسيار بكن لو كاتك واحد هذا بزي أو برسيار كانت والله دريتو تكليفي سرشانشتان قرستر دبي برام لباشي دا بزيني ياخذ قطعبوني وحي أو لو كاتي برسيار كردن مزالش زياتر بلام دي سانيش معنى أولية كاتو برسياري وكو عيني دال التعنت واعتراض بكي والعياذ بالله لا أوزاناني كوا جێنشینی پێغەمبەرن صلی الله عليه وسلم میلادگیری پێغەمبەرن عليه الصلاة والسلام بە مەبەستی مەشەقەت دروستکردن لە بۆ ئەو کەسەیان لە بۆ خۆت یان لە بۆ خەڵکی دەوروبەرت وەخت بە مەبەستی ئەترازکردن بەڵام لە بۆ فێربوون شتێکی ئاساییە. ئەو جا خوای گەورە دەفەرمی ومن يتبدل الكفر بالإيمان فقد ضل سواء السبيل. هەر کەسێک كفر بگۆڕیتەوە بە ئیمان واتە ئیمانی لەبەر دەست یاخود ئیماندارە بیگۆڕیتەوە بە کوفر لە دوای ئەوەی کەوا ئیمانی هەیە فقد ضل سواء السبيل. بەڕاستی ئەوە ناوەڕاستی ڕێگا و ڕاستە ڕێگایەکەی لێ شێوە گومڕا بوو. دیارە سواء السبيل صراط المستقيمەکەیە کەوا خوای گەورە باسی دەکاتن وأن هذا صراطي مستقيمە کەسێکیش لەو ڕاستە ڕێگایە و لەو ناوەڕاستە ڕێگایە لابدا کەواتە بەلا ڕێدا دەچیتن بەرەو گومڕایی دەڕواتن. دیارە لێردا کوزانان دەفنەوە ومن يتبدل الكفر بالإيمان کە خوای گەورە لێردا ئەو عیبارەتە بەکاردێن لە دوای ئەوەی کەوا فەرمووی ئەو پرسیارانە مەکەن کەواتە پرسیارکردن بە مەبەستی تەعەنوت و ئیعتیراض بە مەبەستی ئەوەی کەوا مەشەقەت دروست بکەی لە بۆ مقابلەکەت یاخود بە مەبەستی ئەوەی ئیعتیراض لە دینی خوای گەورە بگری لە نەتیجەدا بەرەو کوفرت دەبا و سەر دەچێشی بەرەو کوفر. هەر کەسێکیش لە دوای ئەوەی کەوا ئیمانی ناسیە و ئیمانی هینا بیگۆڕیتەوە بە کوفر بەڕاستی ئەو ڕاستە ڕێگایی لێ دەشێوێ و گومڕا دەبی ئەو ڕاستە ڕێگەی لێ دەشێوە و گومڕا دەبی کەواتە بەڕاستی ئینسان پێویستە لە ئەسڵەوە نیەتەکەی ساف کاتۆ لە بەخوای گەورە سوبحانه وتعالى چونکە زۆر جارە گوتمان نیەت
بابڕێن پرسیارەکە لە نیەتە خراپەوە دێ بەمەبەستی اعتراازە نیەتی خۆمان صافکەینەوە ئەو هەندە پرسیارە بکەین کەوا مەبەستمان جێبەجێکردنی ئەحکامەکانی خوای گەورە سبحانه وتعالى نەوەک بچین ناو هەندێک بابەت کە هیچ پێویستمان پێ نییە زیاتریش بمانوێت شەک و گومان لۆ خۆمان لۆ دەوروبەرمان دروست بکەین والعیاذ بالله کەوا لە نەتیجەدا سەر دەچێشی لە بۆ کوفر هەر کەسێشش پاش ئەوەی کەوا ئیمانی هینا بیگۆڕیتەوە بە کوفر فقد ضل سواء السبيل خوا پەنامەمدا. ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم كواتا خواهي قول سبحانه وتعالى التأكيد لسوي دكاتو كوا أهل كتاب موقفيان سيبران بربئيمة أهل كتاب زوريق لأهل كتاب نافرميهم زوريق لأهل كتاب ود وكو قتمان ود بمعنى أودي كوا تمنادك بي خوشة زوريق لأهل كتاب بيان خوشة لو يردونكم بعد إيمانكم كفارا بيان خوشة لدواي وكو أنقو إيمان تان هنا أنقو توشي ارتداد هالقرانة وبكن لدينك خوتان بس نوصل كفر سبحان الله زوريق لأهل كتاب نافرمي هموي زوريق لأهل كتاب پر بدل تمنادك و بي خوشة أنقو لدينكتان هالقرينو بس نسل كفر سبحان الله لدواي وكو إيمان تان هنا لو يردونكم من بعد إيمانكم لدواي أو إيمان تاينات تركاتك أو لفظة بكاردي من بعد إيمانكم تاوكو أو اشتل ضلمان بزوليني كسك وتامي إيماني تشيشت حلاوتي إيمان وشيريني إيماني تشيشت زور قوري للاي كاتك وأقر بزاني كسك ديوي هري قرينتو لو إيمان وبرو كفري ببا كواتاو قضيتي زور قوري ودوج من داريتي زور قوريه پیغمبر صلى الله عليه وسلم يقل دعاء كان اللهم لا تجعل مصيبتنا في ديننا مصيبة لدين زور قوريه همو مصيبة الدنيا بلاك بلا مصيبة لدين زور قوريه همو مصيبة الدنيا أو بري أخيركي مردنا بلا مصيبة لدين أو كوا أو كسا نكهر دمري بالكو باش مردنيش العذاب ده أخوة بنامان ده كواتا ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان خواهي قولا إيمان داران للا إيمان داران إيماني خوشويس كردي ورازان ديتيو كفري بغزان ديا للا إيمان داران لنا وضل إيمان داران كفر شتاكي ناشرين دي بغزيني إيتر خواهي قولا وانا كساني كان دهانوي أنقوي لدواي أو إيماني كوا تام تان كرديا أو إيماني كوا شيرينيكتان تشيشتيا أو هندهانوي هلتان قرينوا تخزيتي زور قوريه بسيط نيا لبرتسي داني وابكن يا رب العالمين حسدا من عند أنفسكم حسدا من عند أنفسهم كواتو أنا داني أنقو هل قرين لدواي إيمان تام برو كفر تام ببن بس نتيجة حسودية سبحان الله حسدا من عند أنفسهم حسودية للايان من عند أنفسهم حسودية شيء نقل لنا أخوائي قوله سبحانه وتعالى من عند أنفسهم تنهى لنا نفس خوانه أو نفسك أمارة بالسوء حسودي وان لذكاك وبربدل تمنابك كسي مسلمان هل قريتوا والعياذ بالله كاتب راسي أو حسودية اعتراضا لسر خواي قوله سبحانه وتعالى لسر شرعي خواي قوله لسر ديني خواي قوله لسر قدري خواي قوله أو حسودية كوا مالي إنسان ويران دكا براستي حسودي كسك وحسودي هبيتا اعتراضي لقدر خواي قوله والعياذ بالله بتايبتك حسودي بقات أو حدك وحزبك مسلمانك بي كافر بيتوا هو أصلا لكفر درتسوا براستي لكفر ودرتسوا كواتا أو أنا بس لمنطلقي حسودي لسر أو أساس كوا حسوديان هيك كسانك ببنا أو مسلمانك أخوادي بختوري دنيا وقيامت بدزبين بل كداني خلشي برو جهنم بروا تنها بخويان وكدلن كلا أتاكاين دواتري جديتن كوادانقو بهشتش تنها له إيمه إتر لمنطلق حسودي دانوي إيمان داران لدواء وكوا إيمانا بيان جرنوس الكفر حسدا من عند أنفسهم وتأكيد زكاة من عند أنفسهم لنا نفسي خويتي نقلنا خوي قولوا سبحانه وتعالى أو نفسي كأمارة بالسوء أو ذا من بعد ما تبين لهم الحق من بعد ما تبين لهم الحق يا قباحتي إشكان لوي بديار ذكي وزيات القورة الذبي باش أو كحق شان لو بديار كوتية كواتاك دزان أو كرسول الله بيتي صلى الله عليه وسلم حقا أو قرآن كلام الله أو قرآني كوا للتوراة إنزيلكي أوان مجدبهات ندرايا
کەواتە پاش ئەوەی کەەوە حەقیان لە بەدارکردن ئەوجا ئەوها بە حەسوودی دایانەوە مسلمانان هەڵگەڕێنەوە لە دینەکەی خۆیان کەواتە قەباحەتەکەی زۆر گەورەترە کە ئەوان حەقەکەش دەزانن فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره. ئەوە طبعا وەکو زانان دەفەرمونون ئەوە قۆناغێکە پێشی ئەوەی کەوا جیهاد فەرز بکرێت لەسەر ئیمانداران پێشەوەی حکمی جیهاد بێ لە بۆی کەوا ئیمانداران بتوان جیهاد بکەن لەگەڵ کەسانێکی بێباوەڕ لەگەڵ دوژمنانی خۆیان کەواتە هەتا وەکو ڕێگاتان پێ نەدرایە جیهاد بکەن چ بکەن لەو حاڵەتەی فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره. عفو و صفح هەتا وەکو خوای گەورە ئەمری خۆی دەینی هەتا وەکو ئەمری خۆی دەینی کەواتە هەتا وەکو ئەمرەکەی وەکو زانان دەفەم لێردا ئەمرەکەی ئەوە بکەوە ئەمری خوای گەورە دێ بەوەی کەوە خوای گەورە ئیزنتان دەدا وەکو لە سوورەتی ئەلحەج لەوێن دەرێ یەکەم قۆناغ لە قۆناغەکانی جیهاد ڕێگا پێدانە بە ئیمانداران کەوا جیهاد بکەن ئیتر هەتا وەکو خوای گەورە ڕێگاتان پێدا کە جیهاد بکەن جارێ فاعفوا واصفحوا سبحان الله فاعفوا واصفحوا کەواتە خوای گەورە دوژمنانمان پێدەناسێنی ئەو موقفیشمان فێرە کە موقفمان چبی ئەگەر وەکو با بڵێن لەو کاتێکەوە هێشتا ئەو ئاتاندا دەبزی لە خزمەت پێغەمبەردا بوون صلی الله عليه وسلم خوای گەورە هێشتا جیهادی فەرز نەکرد لەسەر ئیمانداران ئەوە دەفەرمی ئەوان موقفیان ئەوەیە بەرامبەرن ئەنگو دەیانوێ هەڵتان گەڕێنەوە بەڵام هێشتا ڕێگایان پێ نەدرا جیهاد بکەن ئەدی چ بکەن هەتا وەکو خوای گەورە ئەو ڕێگا دەدا فاعفوا واصفحوا عفو صفح چییە؟ عفو ئەوەیە کە مقابلەکەت کە جەریمەیەک و خەتایەکی بەرامبەر کردێ ئەتو عقوبەی نەدەی بەرامبەر بەو جەریمەی کە کردیت. ئەدی صفح چییە؟ صفح ئەوەیە کەوە لە صفح العنق هاتیە واتە لای لێ بکەوە جاوەکو زانان دەفەرمون معنای چییە لای لێ بکەوە واتە نەک هەر عقوبەی مەدا ڕووبەڕووشی گازاندەی لێ مەکە ڕووبەڕووی مەبەوە تاوەکو گازاندە و لۆمە و تەثریب وەکو بە زمانی عەرەبی دەڵێ کەواتە هەم با بڵێن عەفوی بکە عقوبەی مەدە هەم لۆمەشی مەکە وەکو کو یوسف عەلەیهی سەڵات وسەلام بەرامبەر بە برایەکانی کاتێکەوە اعتراف بە خەتایەکەی خۆیان دەکەن قال لا تثريب عليكم اليوم يغفر الله لكم سبحان الله نەکەر عقوبەتان نام لۆمەشتان ناکەم گلەییشتان لێ ناکەم کەواتە ئەوە صەفحە سبحان الله. ئیتر خوای گەورە دەفەرمێ واعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره کەواتە کاتێکەوە فەرمان دەرنەچوە بۆی کەوا بتوان ڕووبەڕووی دوژمنەکانتان ببنەوە لەو حاڵەتەی چ بکەن فاعفوا واصفحوا با دڵتان پڕی حقد نەبی نا بەڵکو عقوبەیان مەدەن و هەروەها لاشیان لێ بکەن و گازاندەشیان لێ مەکەن حتى يأتي الله بأمره هەتا وەکو خوای گەورە ئەمری خۆی دێ إن الله على كل شيء قدير خوای گەورە لەسەر هەموو شتێک بەتوانە کەواتە هەر کاتێک بێ ئەو حکمە دادەبەزێنی هەر کاتێک بێوێ ئەو جا فەرمان بە ئیمانداران دەکات کە جیهاد بکەن کەواتە ئەوە لە بۆ ئەو مسلمانانە کەوا لە خزمەت پێغەمبەر بن صلی الله علیه و سلم هێشتا فەرمان نەهاتوو بە جیهادکردن بەرامبەر بە دوژمنەکانی فاعفوا واصفحوا بەرامبەر بە مسلمانانی دواتریش کەوا لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەحکامی نهایی هاتێ و جیهادیش ئیزن درایە لە بۆ ئیمانداران بەڵکو فەرزش کرا لەسەریان لە کاتی و ساتی خۆی ئەگەر توانیان هەبوو بیکەن بەرامبەر بە دوژمنانیان بەڵام ئەدێگەر توانان نەبوو ئەدێگەر دەسەڵات نەبوو چ بکەن لەو حاڵەتەی بەڵێ بەرامبەر بە دوژمنانە فاعفوا واصفحوا جارێ ئەوەی پیادە بکەن حتى يأتي الله بأمره هەتا لێرەدا ئەمری خوای گەورە دێ قەدەرەن کەوا ئەنگۆ توانا و دەسەڵاتتان هەیە بتوانن ڕووبەڕوو ببنەوە إن الله على كل شيء قدير خوای گەورەش لەسەر هەموو شتێک بەتوانە سبحانه وتعالى لەسەر هەموو شتێک بەتوانە وەکو باسمان کرد لە ئاتکانی سەروتر کەوا خوای گەورە هیچ سنوورێک لە بۆ دەسەڵاتی نییە بەڵکو دەسەڵاتی بەسەر هەموو شتێک دادەشتێ دەی باشە لەو فترەی کەوا ئەوە خوای گەورە باسی کرد کە ئەوان دوژمنایەتیمان دەکەن ئەنگۆش فاعفوا واصفحوا هەتا وەکو خوای گەورە ئەمری خۆی دێنی باشە چ بکەین بە چ خۆمان ئەدی بەدیلی چییە کە نەتوان ڕەدی ئەوان بدەینەوە وأقيموا الصلاة وآتوا الزكاة وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله كواتا لبرامبردا أنجو خريج عبادة بن بوي كوا حتى وكو مهيأ دبن لبو أو كاتي كبتوانا بوش ببنا أو إيمان داري كوا لا إخواي جور أو بنديبن ك خواي گەورە سبحانه وتعالى مهيئتان دەکەن لە بۆ ڕووبەڕووبوونەوەی کافران و نەسڕەتیشتان پێدەبەخشی بەڵام دیارە ئەو ئاتە زیاتری دەوێتن لێردا لەبەر تەوابوونی کات دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لە وانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين
وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.